بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. ئێران و تورکیا بەشێک لە سەرچاویەکانی عێراق و هەرێمی کوردستانیان گرتەوە. ئێران ڕووباری زەی بچووک و تورکیاش بەشێک لە ڕووباری دیزلەی گرتوتەوە و ئەمەش کاریگەری لە سەر عێراق و هەرێمی کوردستان دروست دەکەن. بە میوانداری بەڕێز عەبدوڕەحمان عەلی ئەندامی لیژنەی کشتوکاڵ و ئاودێری لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەین. قابیه سردش که اوایل تیر ماه امسال پس از 8 سال تلاش به مرحله آبگیری رسید. گرتنەوەی بەشێکی زۆری ئاوی زەی بچووک لەلایەن ئێران و ڕووباری دیجلە لەلایەن تورکیاوە بووەتە هۆی دابەزینی ئاستی ئاو لە عێراق و هەرێمی کوردستان و مەترسی لەسەر وشکبوونی بەشێکی زۆری بەروبوومی کشتوکاڵی ئەو ناوچانە دروست کردووە کە دەکەونە سەر زەی بچووک و دیجلە. بەڕێوەبەری گشتی بەندا و کۆگاکانی ئاو لە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمیش ڕایدەگەنێت ئەگەر بتوانین وەکو پێویست سوود لەو سەرچاو ئاویانەی کە لە هەرێم هەیە وەری بگرین. ئەوە زۆر چاومان لە دەستی بەرپرسانی تورکیا و ئێران نابێت بۆ ئەوەی ئاومان بۆ بەربدەنەوە. ئێمە گەر وەکو هەرێمی کوردستان بتوانین ئاوەکانی ناوخۆمان ئیسمار بکەین کێشەی کەماویمان هەل دەبێت. یعنی ئەمە ئاویش کەمانی هەرێمی کوردستان هەندێک منچکە شاخاوی کە بارانێکی باشی دەبارێت دەتوانێت ئەو بارانە بەشێکی دابکرێت کۆ بکرێتەوە بەکاربێتەوە. ئەو بابەتێکی سیادیە ئاگەتی حکوومەتی عێراقمان کردوێتەوە ئاگداری وەزاری سەرچاوەکانی شخصی وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراقمان کردوێتەوە ڕئیسی هەیئەتی سوود پەیوەندیمان پێوە کردووە ئاگداری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە ڕێگەی وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەو بە وەکالەت کە دەبێت کاری جدی بکرێت بۆ ئەوەی بتوانانی ئەو کێشەیە چارەسەرشی بۆ دۆزێت. هەرچەندە گرتنەوەی ئاوی زەی گەورە لەلایەن ئێران و ڕووباری دیجلە لەلایەن تورکیا پێشێلی یاسا نێودەوڵەتیەکانە، بەڵام ئەو دوو وڵاتە هەمیشە گرتنەوەی ئاویان وەکو کارتی فشار بەرامبەر بە هەرێم و بەغدا بەکارهێناوە و تا ئێستاش نە هەرێم و نە بەغدا نەیانتوانیوە ڕێگەیەک بدۆزنەوە کە فشارەکانی ئەو دوو وڵاتە کاریگەریە ئەو تۆی لەسەریان نەبێت. یاسای نێودەوڵەتیشێ لەسەر درێژی ڕووبارەکە یا لەسەر ڕووبەری ئاوەکە مەسەن جارێ لەسەر ڕووبەر حساب دەکەن درێژی ڕووبارەکە فی پانەکەیت دەکا ئەوەندە ڕووبەری ئاوێت جارژێ بەس درێژەکەی ئەگەر لەسەر درێژی حساب بکەین ڕووباری دزدە 140 بۆ تورکیا 24 بۆ سووریا 135 بۆ عێراق چونکە 1230 کیلومتر بەناو تورکیا تێپەڕ دەبێت 710 بەناو سووریا 1600 بەناو عێراقدا هی دزلەش تورکیا 400 کیلومتر بەناویدا تێپەڕدەبێت 122 ئاوەکە بەردەکەوێت 44 کیلومتر بە سووریا تێپەڕدەبێت 2 لە 100 ئاوەکە 1480 کیلومتر بە عێراقدا تێپەڕدەبێت 76 لە 100 ئاوی دزلە دەبێت بۆ عێراق. دەبا حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 91ەوە سەدە گەورەکان دروست بکردا وەک یەک لەو سەدانەی کە سەدی بێخمە بوو کە 12 ملیار مەتر سێزای دەگرت هەنجی هەموو سەدەکانی گچکە و گەورەکانی کوردستانە. ئەو سەدە ئێستاش ئەگە دروست بکرێت تۆ پێویستت بەمە نابێت ئەم سەدە کە پڕت کرد بەشی چەندین ساڵ ئاو دەکات. تا ئێستا ئێران نزیکەی 15 بەندا و تورکیا نزیکەی 22 بەنداوی لەسەر ئەو ئاوانە دروست کردووە کە دەڕژێنە ناو خاچی هەرێمی کوردستان و عێراق و چەندین بەنداوی تریش لە بواری جێبەجێکردنن. لە ئەگەری تەوابوونی تەواوی بەنداوەکان ئەوە پێدەچێت بە تەواوەتی قەیرانی کەم ئاوی لە هەرێمی کوردستان سەر هەڵبدات. بۆیە شارەزایان هۆشداری دەدەنە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر زوو فریای خۆی نەکەوێت بە دروستکردنی چەند بەنداوێک ئەوە دواتر دۆخەکەی پێکۆنتڕۆڵ ناکرێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک عەبدوڕەحمان زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هۆکاری گرتنەوەی سەرچاوەکانی ئاو لەلایەن ئێران و تورکیاوە لەم کاتەدا پێت وایە هۆکارێکی سیاسیە خۆت پەیوەندی بە مەسەلەی کشتوکاڵ و ئاودێریەوەیە؟ سپاس سلااو لە بینەرانی تەلەڤیزیۆنی پەیامیش. دیارە مەسەلەی ئاو بابەتێکی گرنگە و لە ئێستادا بۆتە بابەتێکی هەنووکەی و گرنگ بۆ جێی باسی وڵاتانی دنیا بە تایبەت لە وڵاتانەی کە سەرەتای قەیرانی ئاو تێیدا سەری هەڵداوە. عێراق بەگشتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرفتی ئاوی تێدا دروست بووە و بەردەوام ئەم کێشەیە لە هەرێمی کوردستاندا و لە عێراقیشدا هەیە. من پێم وابێت ئەوەی کە بەرامبەر عێراق و بەرامبەر هەرێمی کوردستان دەکرێت ڕەنگە زیاتر بابەتێکی سیاسی بێت و
ئێرانیش و تورکیایش کە دوو وڵاتی دراوسەی عێراقن لە ڕاستیدا ئەوان دەیانەوێت ئاوی خۆیان بپارێزن و دەیانەوێت زۆرترین بەندا و پۆند و سەرچاو ئاویەکانی خۆیان لە وڵاتی خۆیان بێت و کشتتوکاڵی خۆیان ئیسپادەی لێ بکە و ئاسایشی ئاوی خۆیان بپارێزن بەڵام بەداخەوە ئەوە حکوومەتی عێراقیە و هەرێمی کوردستانە کە نەیتوانیوە نە ئاسایشی ئاوی خۆی بپارێزێ و نە ئاسایشی خۆراکی خۆشی بپارێزێت چونکە دەبێت ئێمە هەموو کات چاوەڕێ ئەوە بکەین چۆن دڵنیاین لەوەی کە ئێستا شەو ڕۆژ دەبێتەوە ئەوها دڵنیاین لەوەی کە دڵنیا بووین لەوەی کە وڵاتانی دراوسێی تورکیا و ئێرانیش کە هاوسێی عێراقن لە ڕاستیدا چاوەڕوان بوون کە سەرچاوە ئاویەکانمان لێ ئەگرنەوە و ئێمە لە هەرێمی کوردستاندا ئەگەر باسی هەرێمی کوردستان بکەین ئێمە خاوەنی 35 ملیار متر سێجا ئاوین کە ئەم بڕا 30 ملیار متری هی سەر زەویە و 5 هی ژێر زەویە لەو ڕێژەیە کە 30 ملیاردەکە کە هی سەر زەویە زیاتر لە 12 ملیاردی ئەم ئاوە لە وڵاتانی ترەوە دێنە ناو هەرێمی کوردستان واتە لە وڵاتی تورکیا و ئێرانەوە دێ بۆیە دەبێت و هەموو کات چاوەڕێ ئەوە بکەیت کە وڵاتەکانی ئێران و تورکیا بە لەحزە و بەکات ئامادەسازیان کردووە و ئەوان دەمێک ساڵە دایان ساڵە سەرقاڵی دروستکردنی بەنداون سەرقاڵی گۆڕینی ڕێڕەوە ئاویەکان کە دێتە ناو عێراق بە گشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی بەڵێ بەڵام بەرەزوتت هۆکارەکەی سیاسیە بۆ نمونە گرتنەوەی ئاو لەم کاتەدا سیاسەکەی لە چیدایە بۆ نمونە لێک تەوقیتدا بۆ نمونە ئێران بەشێک لە ئاوی زەی بچووک دەگرێتەوە تورکیا بەشێک لە ئاوی دیجلە دەگرێتەوە یعنی ئەم دوو تەوقیتە هیچ خوێندنەوەیکی بۆ هەیە بەدڵنیاییەوە کاک حەکیم یعنی ئەبێت زۆر ڕوون بین و زۆر ڕاشکاو بین لە ڕاستیدا هۆکاری سەرەکی گرتنەوەی ئاو لەلایەن تورکیا و ئێرانەوە بۆ لاوازی حکوومەتی عێراقی دەگەڕێتەوە حکوومەتی عێراقی چەندە لاواز بێت وڵاتانی دەوروبەریش هێندەی کە فشارەکانی خۆیان لەسەر ئەو وڵاتە چڕ دەکەنەوە ئەگینا ڕووبارەکانی کە هاوبەشن لە نێوان وڵاتانە بە نمونە ڕووبارێکی وەکو دیجلە و فورات کە بەناو تورکیا و سووریا و عێراقدا گوزەر دەکات ئەمانە پیانەوتێ ڕووباری هاوبەش پێویستە ئەو سێ وڵاتەوەکو یەک سوودی لێ ببینن بەڵام بە حکمی ئەوەی هەم تورکیا و هەم ئێران لاوازی ئێستای عێراقیان بە هەند وەرگرتووە بە هیچ شێوازێک ئەوان پابند نابن بەڕێکەوتنە نێو دەوڵەتیەکانەوە کە تایبەتە بە ئاوە پاراستنی ئاو یعنی شتێکی عجیب و غەریب نییە بەلامانەوە لە یەکی شەشە بەنداوی ئەلیسۆ پڕ دەکرێت لە ئاو ڕووباری دیجلە ئاوەکەی بۆ شێوازەی لێ دەکە بینیمان لە دوی شەشە زەی بچووک دەگیرێتەوە و کێشەی ئاو بۆ قەڵاتزە و شوێنەکانی کە دروست دەکات یعنی لە ساڵی ڕابردووە لە 22 شەشە دیسانەوە بۆ یەکەم جار ئاوی زەی بچووک گیرایەوە لە ساڵانی ڕابردووە ئاوی سیروان کە بەشێکی زۆری لە ئێرانەوە دێت و ئاوی ئەڵوەنیش کە لە خانەقینەوە هەر لە ئێرانەوە دێت ئەمانە چەند جارێک ئەم حاڵەتانە دووبارە بوونەتەوە ئەبوایە ئەم حاڵەتانە کە ڕوویدا لە ڕاستیدا بوومەلەرزەیەک بواە وەرچەرخانێک بواە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی عێراقیش کە فریای خۆیان بکەون و بەنداو دروست بکەن سەرچاوە ئاویەکانی خۆیان بپارێزن چونکە بە دروستکردنی بەنداوی زۆر ئێمە ئەتوانین لە هەرێمی کوردستاندا بۆ نمونە هیچ کێشەیەک بۆ هیچ کێشەیەکی ئەومان توش نەبێت بەڵام تۆ بەنداوەکانت هەموو بەنداوەکانی هەرێمی کوردستان لە ئێستادا زیاتر لە 10 ملیار متر سێجا ئەواتە ناگاتە 11 ملیار متر سێجا کە هەرێمی کوردستان لانی کەم پێویستی بەوە هەیە کە بەشی ئەوەندە بەنداوی هەبێت 15 بۆ 20 ملیار متر سێجا ئێمە ئاوی کۆگاکرا و خەزنکراومان هەبێت لە هەرێمی کوردستاندا بۆیە بە دڵنیاییەوە بابەتی گرتنەوەی ئاو لەلایەن تورکیا و ئێرانەوە هەم لاوازی عێراقە و هەم بابەتێکی سیاسیە و لە ئێستاشدا بۆ داتەپینی تەواوی اقتصادی عێراقیە کە اقتصادەکەی خۆمان دەزانین کە بەداخەوە دەڵێم زۆر خراپە و تەواو هاتوتە خوارەوە بەڵێ هیچ پەیوەندێکی بە مەسلەی نزیکبوونەوە لە پێکێنانی حکوومەتی عێراقی هەیە چونکە موقتەدا سەدریش باسی لەوە کردبوو کە دەیانەوێت بەهۆی ئەوەوە سزای گەلی عێراق بدەن و داوای لە حکوومەتی عێراقی کردبوو کە بەزدونی کاتکێشەی ئاو و کارەبا چارەسەر بکە ئەگەر نا گۆڕەپانەکان بۆ چۆڵ بکەن هیچ شتێک بە دوو نازانێ بە تایبەتی لە سەروبەندی هەم دروستبوونی کابینەی حکوومەت لە عێراقدا و هەم لە ئێستاژە هەڵبژاردن لە تورکیا هەیە واتە هەم حیزبەکەی ئاکپارتی بۆ حملەیەکی بانگەشە بەکاری دەهێنێ ئەم بابەتە
چونکە ئەو باز لەوە دەکات کە ئاسایشی ئاوی خۆی بە تەواوی دەپارێزێ و ئاو بەشی پێداویستی لە پێداویستی زیاتری دانیشتوانی خۆیەکە و هەم حکوومەتی عێراقیش لە ڕاستیدا بۆ خۆی زۆر لاوازە و هەمیشە بێ چاوەڕێ شارانەشکا وەیە خاڵێکە کە پێم خۆشە زۆر ڕاشکا بم باسی بکەم ئەوەیە کە بەشێکی ئەم شارانەی ئێران و تورکیا لە ڕاستیدا بۆ ئەوەیە لە ئێستادا لە ئەنجومەی نوێنەرانی عێراقدا فراکسیۆنەکان بە ئەو سێ فراکسیۆنە کوردێک گۆڕان کۆمەڵ یەکگرتو وەزایدەن کۆمەڵە فراکسیۆنی کە سەرقاڵی ئەوەن کە ساختەکاریەکانی کە لە هەڵبژاردنەکانی دوانزەی ئایارداکرا کەشفی بکەن ئاشکرای بکەن ئەمە بە جۆرێک لە جۆرەکان شارێکیشە بۆ ئەوەی مەسەلەی ساختەکاری لە عێراقا لە ڕاستیدا بیر خەڵک ببرێتەوە و ئەنجومەی نوێنەران وازە و بابەتە بێنێ و خەڵکی کوردستانش ئەم بابەتیان بیچێتەوە بۆیە ئەم بابەتانە هەمووی تێکەڵ بوون ئەتوانین بڵێن تقریبان هەموو شتەکان ئاوێتەی یەکن بەڵێ بابەتێکی سیاسیە و بابەت تەوقیتێکی سیاسیشە و تەوقیتێکی وازەحە یعنی هەم تەوقیتەکە بۆ حکوومەتی عێراقی گرنگە و هەم تەوقیتەکە بۆ حکوومەتی تورکیاش گرنگە کە حملەی انتخابات دەستی پێکردووە بەڵام هەندێک وای دەبین کە تەنە ئەمە پەیوەندی نەبێ بە دانیشتەکانی پەرلەمان پەیوەندی بە پێکێنانی حکوومەتەوە بێ بۆ نموناوەی کە موختەدا سەدر پلەی یەکەمی بەدەستێناوە چووکە ئەمڕۆ خۆش موختەدا سەدر خۆشی قسەی لەسەرم پرسە کردبوو. دەزانی چۆنە من پێم وان نییە حکوومەتی عێراقی بەم ئاسانیە و بەم زوویە پێک بهێنرێت چونکە حکوومەتی عێراقی بۆ خۆی ئێستا گیرۆدەی دەیان کێشە و دەیان تەنگەژەی جۆرا و جۆرە بە تایبەتی لەم هەڵبژاردنەی ئێستا وەکو جەنابەت ئاماژەت بۆ کرد هێزێکی وەکو موختەدا سەدر کە زۆرترین کورسی لە ئەنجومەی نوێنەرانی عێراقا هێناوە ڕەنگە ئەمە خواستی هەندێک وڵاتی دەوروبەر نەبێ کە خواستی ئەوانیش نەبوو لە ڕاستیدا گرفت و تەنگەژە و کۆسپت بۆ دروستەکەن بۆ ئەوەی حکوومەتەکە دروست نەبێت و بە ئاسانی حکوومەتێکی سەرکەوتووی پتە و دروست نەبێت عێراق دراوسەکانی ئەوەیە یعنی تورکیایە ئێرانە وەزایدن کۆمەڵە وڵاتی کەیە کە سووریاکێکە لەوانەکە ئەو بۆ خۆی گیرۆدەی شەڕە گیرۆدەی دنیای قەیران و تەنگەژەیە ئەوەی کە هەیە تورکیا و ئێرانە لە ڕاستیدا تورکیا و ئێرانیش لە عێراقدا حکوومەتێک بزانن زۆر مڕعاتیان ناکات و گوێڕایەڵی بڕیار و فەرمانەکانیان نابێت پێم وانەیە بێڵن حکوومەتێکی ئەوەندە بەهێز دەرچێت کە لا دەربێت لە قسەکانی ئەوان و لا دەربێت لە سیاسەتی تورکیا و ئێرانیش. بەڵێ زۆر باشە بەس لە ڕووی یاسای نێودوڵەتیەوە چۆن مامەڵە لەگەڵ سەرچاو ئاویەکان کراوە یاخودە و ڕووبارانەی کاوبەشن لە نێوان وڵاتان عێراق خۆی ئەوەندەی کە ئێواگەدار بنیت ڕێکەوتنێکی لەگەڵ وڵاتانی دراوسێ بۆی کە پشتیە و بە شێوەیەکی دادپەروانە بدرێت لە ئەوەی کە لە وڵاتانی دراوسێ و دێتە ناو عێراق. طبعا بە پێی دەستوری عێراقی مادەکانی 110 و 114 بابەتی ئاو مەسەلەی ئاو بە تایبەت ئەو ئاوانەی کە بۆ نمونە لە هەرێمی کوردستاندا هەڵەقوڵێن واتە سەرچاوەکانی لەناو هەرێمی کوردستاندان ئەمانە لە دەسەڵاتی هەرێم و ناوەندایە بەڵام ئەو ئاوانەی کە لە دەرەوەی عێراق دەڕژێنە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە ئەمانە بە شێوازێکی مطلقیان لەژێر دەسەڵاتی حکوومەتی ناوەندیدایە واتە حکوومەتی ناوەندی پێویستە ڕێکەوتنەکان لەگەڵ وڵاتان ئەو دەیکات و پێویستە لەسەرگرتنەوەی ئاوەکانیش ئەو بێتە جواب بەڵام ئەوەی کە بینیمان ئەمڕۆکە ڕاستە کۆمەڵێک کاردانەوەی جیاوازمان لەلایەن بەرپرسە عێراقیەکان ئابینی بەڵام بۆ شێوازە نییە کە لە ئاست ئەو مەترسیە گەورە ئابێ کە تەسەورەکرێت و پێشبینیەکرێت لە ساڵانی دادەیە ئەگەر عیلاجێکی یاخود چارەسەرێکی بنەڕەتی و ڕیشەیی بۆ کێشەی ئاە دەزرێتەوە پرسیارەکەت ئەوەی کە بابەت باسی ئاوی هاوبەشت کرد دیارە لە دنیا 214 ڕووبارمان هەیە کە بەناو چەند وڵاتێکدا دەڕوە کە پێیان وترێت ئەمانە ئاوی هاوبەشن پێویستە ئەو وڵاتانە بە پێی ڕێژەی درێژی ئاوەکە بە ڕۆیشتنی درێژی ئاوەکە بە وڵاتەدا سوود لەو ئاوەر بگرێت بەڵام بەداخەوە ئەوەی کە گرفتی گەورەیە پابند نەبوونی دەوڵەتانی تورکیا و ئێرانە بۆ ڕێکەوتنە نێودەوڵەتیانەوەی کە لەسەر ئاو کراوە یعنی پێویستە حکوومەتی تەمان ئەم کێشەیە دەمێکەیە هەیە ئەمە لە ساڵانی 1970ەکانەوە ئەم گرفتە هەیە و دەیان ڕێکەوتن دەیان دانیشتن لە بینی عێراق و تورکیا کراوە لە بینی عێراق و ئێران ناکراوە بە تایبەت ئێمە دوو ڕووباری گەورە کە لە تورکیاوە دەڕژێنە عێراقەوە ئەوانی جیجە و فراتن بۆیە
تورکیا پابند نەبووە لە ڕاستیدا بوو بابەتە زۆر جار دانیشتن کراوە وعدیەوەی داوە ئاو بەربداتەوە بە پێی ئەو داواکاریانەی کە عێراق کردوێتی بەڵام داواکاریەکانیان لە ڕاستیدا وەکو پێویست نەبووە یاخود ئەگەر عێراق داوای 500 متر سێجای لە چرکەیەکدا کردی بێت تورکیا بەری بداتەوە تورکیا دێت لە وەرزیستانە ئەم ئاوای بەوەرداتەوە کە لە وەرزیستانە هەمومان دەزانین ئاو لە عێراقدا هەیە لە هەرێمی کوردستانە هەیە ئەم ئاوە لە وەرزی هاوین و لە وەرزی کوشت و کاڵکردنە زیاتر پێویستن بۆ حکوومەتی عێراقی بەڵام تورکیا ئەو کارەی نەکردووە بۆیە ئەمەی کە ئێستا ئەگوزارێت لە ڕاستیدا باگراوندێکی کۆنی هەیە و شکاندنی ڕێکەوتنە دەوڵەتەکانە لەلایەن هەردوو وڵاتی دراوسێ عێراقەوە بەڵام دواتر دێنێ سەرەوەی کە لە ڕووی جێگرەوە عێراق خوارێم دەتوانێت چی بکەن بەس لە ڕووی سیاسی و ئێستا بۆ نمونە کە بەرەز وتت مەسەلەی سیاسەتی ئاو سیاسەتێکی سیادیە دەسەڵاتێکی سیادیە عێراق دەتوانێت چی بکە بۆ نمونە ئێستا ئەمڕۆ باز لە دانیشتنی پەرلەمانی عێراق کراوە لە داهاتوودا باز لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەکرێت دەتوانرێت چی بکرێت کە بەرەز وتت لە ڕووی یاسای نێودەوڵەتیشەوە ئەمە پێشێلکارێت توانرێت لە ڕێی بلانە پەیوەنددارەکانی شەوە چی بکرێت ئەو دانیشتنی ئەم ڕێنجبەی نوێنەرانی عێراق شتێکی باشە و پێویستە حکوومەتی عێراقیش بە جددی بێتە سەرخات و بڕیاریشە لە مانگەکانی داهاتووە وەزیری سەرچاو ئاویەکانی عێراق لەگەڵ وەزیری ئاوی تورکیا دانیشتن بکەن و لەسەر ئەم بابەتە و توێشکەنەوە و پێویستە لە ڕاستیدا هەم لەلایەن عێراقەوە ئەگەر زانرات تورکیا وەکو پێویست پابند نابێت بە ڕێکەوتنە دەوڵەتیەکانەوە لە من ناڵێم لە 100% پابند دەبێت دڵنیام نایش بێت بەڵام ئەگەر لانی کەم لە 150 بۆ 60 پابند نەبوو بۆ ڕێکەوتنەوە ئەوە پێویستە حکوومەتی عێراقی لە دادگانێ دەوڵەتیەکانە سکاڵا لەسەر حکوومەتی تورکیا و لەسەر ئێرانیش تۆمار بکات بۆ ئەوەی ئەوان بێنە سەرخات و هەموو هۆکارەکەی من سەرەتاش ئاماژەم بۆ کرد لە ڕاستیدا لاوازی حکوومەتی عێراقە لە ئێستادا تورکیا و ئێرانیش بۆ شێوازە کار دەکەن ئەگینا لە ساڵانی ڕابردووە کە عێراق وڵاتێکی پتە بووە بەهێز بووە هەرگیز تورکیا نەیتوانیوە ڕۆژێک لە ڕۆژان بیل لە گرتنەوەی ئاو یا لە دروستکردنی بەندا و بکاتەوە بۆ ئەوەی سەرچاو ئاویەکانی کە هاوبەشە لەگەڵ عێراقدا بیگرێتەوە ئێرانیش بە هەمان شێوە بۆیە ئەم بابەتە بابەتێکی وەکوتم ئەتوانێت بگەێنرێتە ئاستی نێودەوڵەتی لە UN باز کرێ لە ئەنجومەنی ئاسایش دانیشتنی تایبەتی بۆ بکرێت و لە هەمووشی گرنگتر سکاڵا تۆمارکردنە لە هەردوو وڵات لە دادگای لاهای نێودەوڵەتی بۆ ئەوەی ئەوانش بێن فرای ئەم بابەتەکەون چونکە ئەم بابەتە ئەگەر چارەسەر نەکرێت لە ڕاستیدا گەورەترین قەیران لە هەرێمی کوردستاندا دروست لە عێراقدا بەگشتی و لە هەرێمی شا دروست دەبێت چونکە زۆرینەی هەرە زۆری زەویەکانی عێراق لە ڕاستیە بە ڕووبارەکانی دیژلە و فراتەوە بندن و زیاتر لە 6 بۆ 7 ملیۆن هاوڵاتی عێراقی کە سەرقاڵی کوشت و کاڵکردنن پشتیان بە ئاوەکانی دیژلە و فرات بەستۆ بە تایبەتی فراتیش کە دوو سەرچاوی ئاوی گرنگن شوێنی هەڵقوڵاندنیان خاکی تورکیا و باکووری کوردستانە بەڵام بە بۆ چوونی ئێوە کە وتت حکوومەتی عێراقی ئێستا لاوازە دەتوانرێت لە ڕێی حکوومەت و پەرلەمانەوە هیچ بکرێ هیچ ئەنجام و بەرهەمێکی بێت لە ڕووی سیاسیەوە حکوومەتی عێراقی بە حکمی ئەوەی حکوومەتێکە سیادەی هەیە و حکوومەتێکی ڕسمیە ڕاستە ئێستا لاوازە بەهۆی ئەو بارودۆخەی کە ڕوبەڕووی عێراق بووەتەوە بە تایبەتی لە ساڵانی دوای شەڕی داعش و بە تایبەتی لەوەی کە لە ناو حکوومەتی عێراقیە چەندین پێکهاتەی جیاواز هەیە ئەمە وای کردووە نەتوانێت لە عێراقدا حکوومەتێکی بەهێزی پتە و دروست بکرێت کەلانی کەم ڕوبەڕووی هەڕەشەی ئەو وڵاتانەی دەوروبەر بێتەوە کەلەی دەکرێت نەک هەر لە ئاوا لە بابەتەکانی کێشانیان لە حکوومەتی عێراقی ئەوەندە لاوازە ئەگەر واز لە ئاوەکەش بێنیت ئەوە تا سوپای تورکیا لە شکێشی کردووە بۆ قوڵایی هەرێمی کوردستان بەڵام حکوومەتی عێراقی هیچی پێ ناکرێ و بەڕسمی بە فەرمی دژایەتی ئەو هاتە ناوەی سوپای تورکیای نەکردووە ئەمە جگەلەوەی کە لە ساڵانی ڕابردووە دایان جاریکە هەم لەلایەن ئێرانەوە هەم لایەن تورکیاوە سنوور و سیادەی هەرێمی کوردستان کە بەشێکین لە حکوومەتی عێراقی بەزێنراوە بۆیە بابەتەکە زیاتر پەیوەندە بە لاوازی عێراقەوە و پێویستە حکوومەتی عێراقی لە ڕاستیدا بۆ ئەوەی چارەسەری ئەم بابەتە بکات ئەبێت بودجەیەکی خەیاڵی بۆ سێکتەری ئاو لە عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش دابین بکات بە تایبەت بە دروستکردنی سەدان بەنداو لە عێراقدا چونکە ئەگەر بەنداوی پێویست لە هەرێمی کوردستان و عێراقیشە هەبێت ئێمە
ڕێژەی دابارینی باران لە هەرێمی کوردستان و عێراقیشە ئەوەندەیە کە بتوانین ئاوی پێویست خەزم بکەین بۆ کاتی پێویست لە عێراق و هەرێمی کوردستانیشدا. بەڵێ زۆر باشە. ئەگە قسە کاریگەری گرتنەوە دوو سەرچاویەکە بکەین لەسەر هەرێم و عێراق، ئەگەر سەرەوەی تورکیا بکەینەوەی تورکیا ئێستا بەشێک لە ڕووباری دیجلەی گرتوتەوە، تەنها کاریگەری لەسەر ناوەڕاست و باشووری عێراق یاخودی کاریگەرێکی لەسەر هەرێمی کوردستان دەبێ ئەم گرتنەوەی ئاوە لەلایەن تورکیاوە؟ کاریگەری لەسەر هەردوو لاوێت دیارە ئاوی دیجلە و ئاوی فراتیش ڕاستیدا چەند بگیرێنەوە چەند بەنداوی زیاتریان لەبەردا دروست کرێ. دیارە تورکیا ماوەیەکی زۆرە ساڵانێکی زۆرە سەرقاڵی پرۆژەیەکە کە بە پرۆژەی گاب ناسراوە. ئەم پرۆژەیە پێگاتووە لە 22 بەنداو کە 14یان لەسەر ڕووباری فراتە و 8یان لەسەر ڕووباری دیجلەیە. ئەوەی کە پێرێکە بینیمان پڕکردنی یاخود خەزمکردنی ئاو بوو لە بەنداوی ئەلیسۆ کە زیاتر لە 10 ملیار مەتر سێجا ئاو دەگرێت لە تورکیا. کاتێک کە تورکیا ئەو کارەی کرد ئاوی دیجلەمان بینی بە شێوازێکی زۆر کەمی کرد، تەنانەت هاوڵاتیان بە ئاسانی هاتوویان پیا دەکرد. کاریگەریەکەی بە دەرەجە یەک بۆ عێراقا، بەڵام ناکرێت بڵین هەرێمی کوردستانیش بێبەشە لە کاریگەری گرتنەوەی ئاوەکان کە لە تورکیاوە دێن، چونکە بە حکمیەوەی تا ئێسش هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و بەردانەوەی ئاو لە بەنداوەکانی دوکان و دەربەندیخان و شوێنەکانی کەش تا ئێستش لەژێر کۆنتترۆلی یاخود بە بڕیاری حکوومەتی عێراقی دەبێت کەواتە چەندە ئاو لە ناوەڕاست و خواروی عێراق کەم بێت ئەوەندە ئاو لە بەنداوەکانی دەربەندیخان و دوکان دەبێت بەربێتەوە بۆ ئەو ناوچانەی کە پێویستیان پێێتی لە عێراقدا. بەڵێ کەواتە بە بۆ چوونیەوە ئێستا عێراق ڕەنگە پەنا بباتە بەرەوەی کە بۆن لە بەنداوەکانی هەرێم لە دەربەندیخان لە دوکان ینی ئەو کەمیە پڕ بکاتەوە کە تورکیا گرتوێتیەوە گەرم کێشێ بەرداوام بێ دەتوانێت بکات لە ڕووی دەسەڵاتەوەمەی هەیە. بەڵێ وەکو باسم کرد بەتابەت بە پێی مادەی 111 114 ئاماژەم بۆ کرد ئاوەکانیشی کە لە ناو هەرێمی کوردستانە هەڵە قوڵێنەوەشنەوە بەنداوانەوە دەسەڵاتی هاوبەشی نێوان هەرێم و بەغدایە. ئاوەکانی تریشی کە دێنە هەرێمی کوردستان و عێراقەوە لە دەرەوە ئەمە لە 100% لە دەسەڵاتی حکوومەتی ناوەندیدایە. بۆیە تا ئێستاشی لەگەڵا بێکە قسە بۆ جەنابەت دەکەم بەردانەوەی ئاو لە دوکان و دەربەندیخان بەیعاز و بڕیاری و داواکاری حکوومەتی عێراقیە بێ. بۆیە حکوومەتی عێراقی چەندە ئاو کەم بکات لە ناوەڕاست و خواروی عێراق بە تایبەتی لە ناوەڕاستی عێراقا ئەویش ئەوەندە داواکاری دەبێت بۆ بەردانەوەی ئاوی زیاتر لە دوکان و دەربەندیخان و هەر بۆ زانیاری جەنابیشتان یعنی هەرێمی کوردستانیش بۆ خۆی لێرەوە تووشی کێشەکە بێت، چونکە بەنداوەکانی ئێمەش ئەوەندە ئاویانتیانە بە تایبەتی بەنداوی دەربەندیخان کە بەهۆی ئەو مەلەزەی ساڵی ڕابردوو ڕوویدا نەتوانراوە ئاوێکی زۆری تیاخەزن بکرێت. ئەو ئاوە یعنی حدێکی بۆ دیاری کراوە کە ناتوانێت لەوە زیاتر ئاوی تا خەزن بکرێت، چونکە ڕەنگە مەترسی بۆ سەر بەنداوەکە دروست بکات. بۆیە گرفتەکە لەوەیە چەند عێراق پێویستی بە ئاو بێت دەبێت پێداویستەکانی ئاوی لە هەرێمی کوردستانەوە بۆ داوین بکرێت کە ئەوەش کرا ئەو کات هەرێمی کوردستان بۆ خۆشی تووشی قەیرانی ئاو و تەنگەژەی ئاو دەبێتەوە، چونکە ئەو ئاوانەی کە دێن هەر بۆ زانیاری جەنابتان بەنداوی دوکان ئەگەر بێینەوە بە نمونە لە 160 ئاوەکەی لە 140 ببوورە لە 140 ئاوەکەی پێگاتووە لەو ڕووباری زەی بچووک کە دەڕژێتە دوکانەوە. ئێمە لە ساڵی ڕابردووە لە 22 شەشا کە بۆ یەکەم جارزەی بچوو گیرایەوە ژمارەیەک پەرلەمانتار لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەردانی بەنداوی دوکانمان کرد. لە ڕاستیدا بۆمان دەرکەوت کە چەندە کاریگەری خراپی هەیە گرتنەوەی ئاوی زەی بچووک لەسەر دوکان. هەر بۆ نمونە ئەو ڕۆژانەی کە ئاوی زەی بچووک ئەڕژایە بەنداوی دوکانەوە لەگەڵ سەرچاو ئاویەکانی خۆمانە واتە لە بەنداوی دوکانە ئەو ڕۆژانەی ئاو بەردەدرایەوە هەموو ڕۆژێک کاتێکە ئاوی زەی بچووکیە چووە سەر 2 سانتیم ئاوەکە کەمی دەکرد، بەڵام ئەو چەند ڕۆژەی ئاوی زەی بچووک گیرایەوە هەموو ڕۆژێک کە ئاو بەردەدرایەوە لە بەنداوی دوکانە دابەزینی ئاوەکە دەبوو بە 4 سانتیم کە ئەمە لە ڕاستیدا کاریگەری هەیە. و هەر بۆ زانیاری جەنابیشتان کاک حەشیم ئاوی بەنداوی دوکان تەمەنی 6 ساڵە، ئەم تەمەنەی کە هەیەی 30 ساڵی تەمەنی یەکەمی ئەم بەنداوە ڕۆژانە 179 مەتر سێجا لە چرکەیەکدا ئەفو لە چرکەیەکدا 179 مەتر سێجا ئاو هاتۆتە ئەم بەنداوە، بەڵام لە 30 ساڵی تەمەنی دواتریدا
لە چرکەیەکدا 79 بۆ 80 مەتر سێجا هاتۆتە ئەمە کە ئەمە لە ڕاستیدا دەریەخات لە ماوەی ئەو 2 ساڵەدا نیواونی و ئاوی بەنداوی دوکان کەمی کردووە ئەویش بەهۆی ئەو ڕۆژهێنانەیە کە لایەن ئێرانەوە گیراوەتە بەر و هەروەها کەمبوونەوەی سەرچاو ئاویەکانی هەرێمیش وەزائیدەن زۆربوونی کاری کشت و کاڵکردن و بەکارهێنانی ئاوەکە لەلایەن جوتیارانی هەرێمی کوردستانەوە. بەڵێ سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دواتر دەگەڕێمەوە لای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ هەمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنتبۆرد، ئەسترۆپۆل، سەقفی مەغریبی، کاغەزی دیوار، تەختەی ئەرزی، سرێتیواڵ و چەندین دیکۆری تر. لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالیتی کارەکانتان جێبەجێ دەکەین. ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. برنج و ڕۆنی قوو ئەگەرەتەوێت سفرە و خوانێکی بەتامترت هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت ئەوە بێد و دڵی برنج و ڕۆنی قوو هەڵبژێرە. برنجی قوو 1121 دەرەجەیەکی دەنگ درێژە بۆ تەندروستێکی باشتر برنج و ڕۆنی قوو بەکاربێنە. برنج و ڕۆنی قوو تامێک بۆ هەمیشە. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. کاتێک ئێوارە گەڕێیتەوە بۆ ماڵەوە بۆ نێکی خۆش سەرنجت ڕاکێشێ خۆت بۆ ڕناژیرێت و سەرێک لە چێشتخانەی ماڵەکەتە دەی خانمی ماڵ بەڕوێکی خۆشەوە پێتەڵێ بۆن و بەرامەی فاسۆلیای هانا چاوەڕێی خوانێکی شاهانەمانەکە. فاسۆلیای هانا تام و لەزەتی سفرەی ئێوارانی ڕەمەزانە. فاسۆلیای هانا لە بەرهەمە ناوازەکانی کۆمپانیای ئازاد ڕایسە. ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرنە لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە باش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان کاک عەبدوڕەحمان ئەگەر قسە لەسەر گرتنەوەی ئەو زیانی ئەو بڵێن ڕووباری دیزلە بکەین دواتر قسە لەسەر مەسەلەی زەی بچووکیش دەکەین بەس لە ڕووی تەنها کێشە بۆ کشتتوکاڵ دروست دەکات یاخود کێشە بۆ کارەباش لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق دروست دەکات. بەڵێ دیارە گرتنەوەی ئەو ئاوانە لە ڕاستیدا کێشەی زۆر دروستەکە بە تایبەت لە بواری ئابووریە لە بواری کشتتوکاڵدا لە بواری گەشتیاریدا لە ڕاستیدا گرفت دروستەکە تەنانەت ئەو شوێنانەی کە ئەو سەرچاوە ئاویانەی پیا گوزەرەکات یاخود نزیکی ڕووبارەکان بە تایبەت دیژلە ئەگەر باز بکەین کۆمەڵێکی زۆر پرۆژەی گەشتیاری هەیە لە ڕووی گەشتیاریەوە زیانێکی ێجگار گەورە دەکات عێراق و تەنانەت ئەو بەرهێنانانەی کە سەرقاڵی کارکردن و بڕیاریان داوە پرۆژەی گەورە زەبەلا لەو ناوچانەی کە شیاون بۆ گەشتیاری بکەن ئەم کارەی دەوڵەتی تورکیا و ئەمەشی کە ئێران کردوێتی کاریگەری ئەبێت بۆ پاشەکردنی ئەوە بەرهێنانان لە کارەکانی کە کردویانە چونکە پرۆژەی گەشتیاری لەو شوێناناکەکرێ لە ڕاستیدا لەبەر ئەو ئاوە کراوەکە کە هاتووە دا کە تورکیا ئاوەکە بگرێتەوە و ئاونەیەت کەواتە ناتوانێت ناوی بنێت شوێنی گەشتیاری بە هەماشەوە بۆ زەی بچووکیش ئەمە ڕاستە جگە لەوەی کە سامانێکی زۆری ماسی زیانی پێگا جگە لەوەی کە خەڵکانێکی زۆر سەرقاڵن بەکاری وەکوتم کشتتوکاڵکردن هەیە و هەروەها سامانی ماسی و ڕاوماسیکردن هەیە ئەمە بۆ زەی بچووکیش تەبعان ڕاستە بە زیادیشەوە بە تایبەت بۆ مەسەلەی کارەباش کە باسی دەکەی بە دڵنیاییەوە ڕەنگە ئێستا وەکو ساڵانی ڕابردوو زۆر پشت بە مەسەلەی ئاو مائی نەبەسرا بێت بەڵام تا ڕادەیەک ئەویش گرفت دروستەکە بۆ مەسەلەی کارەبا بە تایبەت ڕووبارێکی گرنگی وەکو دیژلە کە زۆر باش لە ئێستادا بەڵێ ئەی سەبارەت بە کاریگەری زەی بچووک ئەوەی کە لەلایەن ئێرانەوە گیراوەتەوە چ کاریگەرێکیە تەنها کاریگەرێکی بۆ لەسەر دانیشتوانی سنووری قەزای پشدەر و قەڵاتزە یاخود کاریگەریەکانی لەسەر شوێنەکانی تری هەرێمی کوردستانی شاگەرم گرتنەوەی بەردەوام بێت. ئەگەر ئەم گرتنەوەیە بەردەوام بێ ڕاستە لە ئێستادا کاریگەریەکەی زیاتر بۆ دانیشتوانی بەڕێزی قەڵاتزەیە کە 85,000 هاوڵاتی لەو ناوچەیە پشتیان بە ئاوی زەی بچووک بەستووە و ڕۆژانە ئاوی خواردنەوەی پاکیان لێوە بەدامین دەکرێت بەڵام ئەگەر بەردەوام بێت ئەوە پێشتر باسم کرد کاریگەری ئەکاتە سەر کەمبوونەوەی ئاوی بەنداوی دوکانیش چونکە لە 140 ئاوی بەنداوی دوکان ئاوی زەی بچووکە و ئاوی بەنداوی دوکانیش بۆ خۆمان دەزانین ئاوی پارێزگای سلێمانی پیرەمەگرون بازیان کەرکووک دووسخورماتوو و بەشێکی چەمچەماڵیش لە بەنداوی دوکانەوە دابین دەکرێت بۆیە ئەگەر ئەم بابەتە چارەسەر نەکرێت و ئێران بەردەوام بێت لە گرتنەوەی زەی بچووک لە ڕاستیدا کێشە بۆ ئاوی خواردنەوەی ژمارەیەکی زۆر هاوڵاتیان و شار و شارۆچکە لە هەرێمی کوردستانە دروست دەکات بەڵام حکومەتی هەرێمی کوردستان بەداخەوە دەیڵێم چۆن ستەمی لە هەموو شتێک کردووە ستەمیشی لە ئاو کردووە وەستەمیشی لە خەڵکی کوردستان کردووە یعنی ستەمکردن لە ئاو چییە ئێمە لە هەرێمی کوردستاندا لانی کەم هاتوین ئامادەبەش کردو بەسەر 2000 تا وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی شارەوانی کە ئەمە دەکرا لەبەر گرنگی ئاو چۆن سێکتەری نەوت گرنگە سێکتەری ئاویش گرنگە دەکرا هەر وەزارەتێکی تایبەت لە هەرێمە هەبوایە بە ناوی وەزارەتی سەرچاوە ئاوەکان چۆن لە حکومەتی ناوەندیە هەیە و عیلاجی ئاسان زۆر هەیە کاک حەشیم یعنی بۆ نمونە ئەو گرفتەی کە ئێستا تووشی دانیشتوانی قەڵازێ بووە بەنداوێک لێ دیزایانی بۆ کراوە چەندین ساڵە بە ناوی بەنداوی دەڵگەوە ئەم بەنداوە بڕێک پارەی تێچێت حکومەتی هەرێمی کوردستان چەند ساڵە نەیتوانیوە بۆی دابین کات ئەگەر ئەو بەنداوی دەڵگەیە تەواو بکرێت ئەوە ئاوی خواردنەوەی پاک بۆ قەڵاتزە ڕانیە حەوزی بتوێن و حاجاوە ناوچەکانی کە دابینەکرێت و هیچ کێشەیەکیان نییە چونکە ناوچەکانی ئێمە ئەوەندە باران تێ ئەبارێت کە گرفتی نەبێت و من پێم خۆشە هەر لێرەوە یەک شت بڵێم کە جۆرێک لە ئومێد بۆ خەڵکی کوردستان بگەڕێنینەوە ناکرێت من دوو ڕۆژە گوێم لێ لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنە بە تەواوی ئەمە کراوە بە قەیرانێکی زۆر خراپ و هاوڵاتیانی کوردستان بە شێوازێکی زۆر ترسێنراون و تۆقێنراون بەم بابەتە و من لێرەوە دەمەوێت ئەوە بە خەڵکی کوردستان ڕابگەێنم ڕاستە لە ئێستادا قەیران و تەنگەژەی ئاو هەیە بەڵام باوەڕ بکەن ئەگەر پلان هەبێت و یاسایەکمان هەبێت بۆ پاراستن و بەڕێوەبردننی ئاو هیچ کێشەیەکمان نابێت من یەک نمونە دێنمەوە بۆ ئەوەی هاوڵاتیانی بەڕێز زۆر باش لە بابەتەکە تێبگەن کە ئەو مەترسیە گەورە دروست ناکات لە بەتایبەت لە هەرێمی کوردستاندا ئەگەر سنوورێکی وەکو پارێزگای سلێمانی دابنین بە ڕووبارەکەی دابنێن بە 20,000 کیلۆمەتر چوارگۆشە
و ساڵانە بڕی دابارینی باران لە سنووری پارێزگای سلێمانیە 500 ملیۆن ببارێت کەواتە سنووری پارێزگای سلێمانی خاوەنی 10 ملیار مەتر سێجا ئاوە کە ئەمە بەشی دوو ئەوەندە زیاتری دانیشتوانی پارێزگای سلێمانیەکە تاوان ئەمە بۆ هەولێر و دووەک و کەرکووکیش ڕاستە و ئێمە لە هەرێمی کوردستاندا پێشتر ئاماژەم بۆ کرد ئێمە 35 ملیار مەتر سێجا ئاوی سەر زەوی ژێر زەویمان هەیە و پێداویستی خەڵکی کوردستانیش بۆ ئاو 8 ملیار مەترە واتە ئەو ئاوەی کە لە هەرێمە هەیە بە ئاوی سەر زەوی و ئاوی ژێر زەوی بەشی پێداویستی 4 ئەوەندەی ئێسەی دانیشتوانی هەرێمی کوردستان ئەکات بەڵام چی وای کردووە نەتوانین ئاوی پاک و پێویست وە خواردنەوە بۆ دانیشتوان دابینکەین و نەشمانتوانیوە کشتتوکاڵ زەویەکانمان بەراو بکەین کشتتوکاڵ پێش بخەین لە ڕاستیدا نەبوونی پلانە و نەبوونی ئیرادەیە و نەبوونی یاسایەکەم پێم خۆشە باسێکی ئەو یاسایە بکەم کە ئێمە 4 دانە ساڵە لە پەرلەمانی کوردستانە خوێنەوەی یەکەممان بۆ کردووە و هەموو ئامادە سازێکمان بۆ کردووە ئامادەیە بۆ ئەوەی لە پەرلەمانی کوردستاندا دەنگی پێ بدەین و پرۆژە یاسایە بکەین بە یاسا و کاری پێ بکەین لە هەرێمی کوردستانە کە ناوی یاسای پاراستنی ئاو و بەڕێوەبردننی ئاوە چونکە هەرێمی کوردستان تا ئێستا خاوەنی یاسایەکی تایبەت نییە پاراستنی ئاو بۆ هەموو بابەتێک ئێمە پابند کراین بە عێراقەوە. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە سیاسەتی بەڕێوەبردننی ئاو پێ دوایە سیاسەتێکی شکست خواردو بووە ینی سیاسەتێکی سەرکەوتونە بووە لە هەرێمی کوردستانە ئێمە لەمەوەدا چۆن دەتوانین سیاسەتێکی بەڕێوەبردننی ئاو لە هەرێمی کوردستان پەیڕۆ بکرێت چۆن ینی ئەم سیاسەتە دەتوانرێت بهێنرێتە دی دەزانی چۆنە ئێمە هەر لە سەرەتاوە لە ڕاستیدا زۆری ئێحتیماممان بە سێکتەری ئاو نەداوە یعنی من یەک نمونە بێنمەوە بۆ جەنابتان وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکان کە بەداخەوە دەیڵێن لە هەرێمی کوردستاندا لای حیزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا بە وەزارەتێکی لاوەکی لە قەڵەم دراوە بەڵام لە ڕاستیدا وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکان یەکێکە لە وەزارەتە هەرە گرنگەکان و یەکێکە لە وەزارەتە هەرە باڵاکان بە بڕوای من و بە بڕوای زۆرێک لەوانەی کە لە گرنگی ئاو کشتتوکاڵ تێگەن چونکە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکان دوو ئاسایشی گرنگی پێوەبەندەکە ئاسایشی خۆراک و ئاوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی ئێتیمامی بەم دوو سێکتەرە نەداوە ڕاستە لەم چەند ساڵەدا بودجە نەبووە نەتوانراوە بودجە بۆ وەزارەتی کشتتوکاڵ دابین بکرێت بەڵام خۆ لە ساڵی 2012 و 11 و 13 ئەگەر 13 بە نمونە بێینەوە پارەیەکی خەیاڵیاتۆتە هەرێمی کوردستان ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکان کە ئەو دوو ئاسایشە گرنگی پێوەبەندە تەنها لە 2% بودجەکەی بۆ تەرخان کردووە کە لە ڕاستیدا بەداوینکردنی لە 2% بودجە بۆ سێکتەرێکی گرنگی وەکو کشتتوکاڵ و ئاو هەرگیز ناتوانین ئەو دوو سێکتەرە بژینەوە گەشەی پێ بدەین ئەوە پێی ستاندارە نێودەوڵەتیەکانیش هەر وڵاتێک نەیتوانی لانێکە ماسایشی خۆراک بە خۆی دابینکە ئەوە پێویستە لە 10% بودجەکەی بۆ سێکتەری کشتتوکاڵ دابین کات بەڵام لە هەرێمی کوردستاندا بە کشتتوکاڵ و بە ئاویش حکوومەتی هەرێمی کوردستان تەنها لە 2% بودجەکەی بۆ دابین دەکرد بۆ گرفتەکە لە ڕاستیدا لەوەیە کە گرنگی ئاو لای بەرپرسانی ئەم هەرێمە نییە و نەبووە. بەڵێ زۆر باشە بەس ئێستا کە زۆربەی سەرچاوە ئاویەکان بۆ نمونە کە لە ئێرانەوە دێنە ناو هەرێمی کوردستان ئێستا بەشێکیان ئاوەکان گیراوەتەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان لەماوە ڕابردوو چ بەنداوێکی مەسەلەن ستراتیژی دروست کردەوە بۆ گلدانەوەی ئاو لە ناو خۆدا بۆی کە بەکاربێن هیچ بەنداوێکی استراتیژی دروست کراوە جگەلەوەی ئەوانەی کە پێشتر لە حکوومەتی عێراقی دروستی کردوون حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە ئێمە ئێستا خاوەنی 20 بەندانی لە هەرێمی کوردستاندا بەنداوی گەورە و مامناوەند و بچووکین بەڵام بە هەر 20 بەنداوەکە نزیکەی 11 ملیار مەتر سێجا ئاوەگرێ ئێمە پێویستمان بە ئەوەندە بەنداو هەیە کە لانی کەم 20 ملیار مەتر سێجا ئاو بگرێت و ڕەنگە دیزایانی 35 بەنداویش کراوی ئەوەندەی من ئاگادارم بەڵام هەرێمی کوردستان لە ئێستادا پێویستی بە 350 بەنداوی جۆراوجۆر هەیە لە گەورە لە مامناوەند لە بچووک دەبوایە لە ساڵانی ڕابردووە کە بودجەیەکی زەبەلا هاتۆتەم هەرێمی کوردستانەوە ئەو 350 بەنداوە هەبوایەوە ئەو بەنداوانە هەبووە لە ڕاستیدا لە ئێستادا خەڵکی کوردستان بۆ شێوازە نەئەتۆقی لە مەسەلەی ئەوەی کە ئێستا خەڵکی پێتۆقێنراوە چونکە
350 بەنداو لە هەرێمی کوردستاندا هەبێت ئەتوانی بڵێیت من ئاسایشی ئاوی خۆم پاراستووە بەڵام بەنداوەکانیشمان کە هەیە هەمووی 10 بۆ 11 ملیار مەتر سێژە ئاوەگرێ و ئەمەشی کە هەیە زیاتر بەنداوی دوکان و دەربەندیخانە کە ئەمە لە ساڵی 50-60ەکانە حکوومەتی عێراقی دروستی کردووە ئەگەر ئەو دوو بەنداوە نەبووایە ئەوە ئێستا گرفت و قەیران و تەنگەشەکانی ئاو لە ڕاستیدا ئەوەندە زۆرە بوون خەڵکی کوردستان بە تەواوی نائومێد دەبوو بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشیە ئەوەیە کە هەرێمی کوردستان لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی تۆپۆگرافیەوە ساڵانە ڕێژەیەکی باش بەفر و بارانی لێ ئەبارێت کە ئەمە وا دەکات هەرگیز ئەگەر پلان هەبێت ئەگەر یاسایەکە بێ بە پاراستنی ئاو هەرگیز هەرێمی کوردستان تووشی قەیرانی ئاو و تەنگەژەی ئاو نابێت. کەواتە پێ دوای ئەگەر سیاسەتێکی بەڕێوەبردننی سەرکەوتوی ئاو هەبێ ئێمە پێویستمان بە سەرچاوەکانی وڵاتانی دراوسێ نییە خەلەکە لە بەڕێوەبردننی سیاسەتی ئاوە لە ناوخۆی هەرێمی کوردستان سەرچاوە ئاویەکانی هەرێم بایەوەندن کە ئێمە بتوانین ئاسایشی ئاوی پێدابین کە بەبێ پشت بەسن بە وڵاتانی دەرەواگەر بێت و سیاسەتێکی باش پەیڕۆ بکرێت لە بواری ئاودا. ئەگەر تورکیا و ئێران هەچی ڕووباریان هەیە ئەو ڕووبارانەی کە ڕژێنە عێراق و هەرێمی کوردستانیشەوە ئێمە با تایبەت باسی هەرێمی کوردستان کەین هەموو ئەو ئاوانەی کە دێنە هەرێمی کوردستانەوە لەلایەن تورکیا و ئێرانیشەوە بگیرێنەوە لە ڕاستیدا ئێمە هێشتا خاوەنی 15 بۆ 18 ملیار مەتر سێجا ئاوی سەرزەوین واتە ئێمە هەژار نین لە ڕووی دابینکردنی ئاو لە ڕووی بوونی ئاوە لە هەرێمی کوردستاندا ئەمە جگە لەوەی کە لە ژێر زەویە ئاوێکی زۆرمان هەیە بەڵام ئەوەی کەوای کردووە ئێمە تووشی تەنگەژە و قەیران کردووە ئەوەی کەوای کردووە بەداخەوە دەیڵێم شارۆچکە هەیە ئۆردوگا هەیە لەم هەرێمی کوردستانە لە ئێستا کە من قسە بۆ جەناب دەکەم لە دە ڕۆژ جارێکە بە تانکەر ئاویان بۆ برێ بۆ خواردنەوە کە لە ڕاستیدا عیبەیە لە هەرێمێکی وەکو کوردستاندا خاوەنی 18 ملیار مەتر سێجا ئاوی سەرزەوی بیت و 5 ملیار مەتر سێجا ئاوی ژێرزەوی بیت دەبوایە بەردەوام هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە دەستیان بردایە بۆ بەلوعاکە ئاوی ئامادە و پاک و بێگەردیان هەبووە لە ماڵەکانی خۆیانە چونکە کوردستان جگە لەوەی ئاوێکی زۆرمان هەیە شیرینترین ئاو و پاکترین ئاوی هەیە لە هەموو دنیا بەڵام چی وای کردووە وەکوتم نەبوونی پلانە کاک حەشیم نەبوونی ئیرادەیە و گرنگی نەدانە بە سێکتەری ئاو هەر بابەتێکیش لە ڕاستیدا جێی بایەق نەبوو لەلایەن ئەو دەسەڵاتەوە ئەو بابەتە ڕۆژێک هەردێت ئەم بابەتە قەیران دروستەکە بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان. بەڵێ پێشتر بەرزت باس لەوە کرد کە سێکتەری ئاوی وەکو نەوت گرنگیەیە بۆچی بەڵام ئەوەندەی کە حکوومەت گرنگی بە مەسەلەی نەوت داوە ئەوەندە گرنگی بە مەسەلەی سیاسەتی ئاو نەداوات ینی پەیوەندی بەوە بۆ کە زیاتر لە نەوتەوە بەرژەوەندەکانی خۆیان دەستکەوتووە بۆیە زۆر گرنگیان بە مەسەلەی ئاو نەداوە. بەدڵنیایەوە مەسلەی نەوەت مەسلەیەکە پارەیەکی مۆڵی بە خێرایی تا دەسەکەوێ بەڵام مەسلەی ئاو بۆ شێوازە نییە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەداخەوە ئەوەندەی ئێحتیمامی بە سێکتەری نەوتدا چارەکی ئەوەندە ئێحتیمامی بە هەموو سێکتەرەکانی کە نەداوە بە ئاو بە کشتتوکاڵ بە گەشتیاری بە پیشەسازی بە بازرگانی بەڵام ینی هەتا پندێکی کوردی قسەیەگەیە لە هەموو هێرەکانی کرۆتە سەبەتەی نەوتەوە ئەوە نەوتیش حاڵی بۆ شێوازە بوو کە لە ساڵانی ڕابردووە چۆن هەرێمی کوردستان و سێکتەرەکانی تری هەرێمی کوردستانی تووشی ئەو هەموو تەنگەژە و قەیرانە کرد کە دروست بووە یعنی ئێمە من حەزەکەم یەک نمونە بێنمەوە بۆ جەنابەت شتێک پندێکی کوردی هەیە ئەڵێ قەدری زێر لای زەڕەنگەرە لە ڕاستیدا قەدری ئاویش لە ئەو کەسانەیە کە قەدری ئاو دەزانن لە ئەو دەسەڵاتانەیە کە قەدری ئاو دەزانن یعنی با یەک نمونە بۆ جەنابەت بێنمەوە لە وڵاتێکی وەکو ئیسرائیلە لێدانی بیر بە هەموو شێوازێک قەدەغەیە لە وڵاتێکی وەکو ئوردن کە دراوسێمانە بۆ لێدانی بیرێک دەبێت مەلیکی ئەردەن واژۆی ئەو نووسراوەکە واتە بە واژۆی ئەو نەبێت بیرێک لێ نادرێ بۆ ئاو لە وڵاتێکی وەکو کەنەدا کە هەمووی بحیرەیە هەمومان دەزانین کەنەدا لەسەر بحیرەی ئاوە باوەڕ بکە ئەگەر بیرێکی ئاو لێ بدەن و بیرێکی نەوتیش بە دووری 500 متر لێ بدەن بزانن هەڵکەندنی ئەو بیرە نەوتە کاریگەری ئەکاتە سەر بیرە ئاوەکە ئەوە بیرە نەوتەکە داپۆشتنەوە لە پێناوی سەلامەتی بیرە ئاوەکەدا ئاوا ڕێزگرتن لە ئاوە ئەبۆ شێوازە ڕێژ لە ئاوە گیرێ بەڵام لە هەرێمی کوردستاندا نەک بیرە ئاو دەیان دۆنم زەوی کشت و کاڵی دەیان بیر و سەرچاوی ئاوی ئەکرێتە قوربانی بیرۆچکەیەکی نەوت کە بەداخەوە ئەمە بۆ خراپ تێگەیشتن و خراپ ئامەڵەکردنی بەرپرسانی ئەم هەرێمەیە لە بەرامبەر ئاودا ئێمە لە هەرێمی کوردستاندا کاک حەکیم من هەر بۆ زانیاری جەنابێت یەکێ لە گرفتە هەرە گەورەکانی کەمان تەجاوزاتە بۆ سەر خاک و ژێرخاکی ئەم وڵاتە یعنی
تا داتایە کە من لەبەردەستمایە ئەمە داتایە کە ساڵی ڕابردوو لە کاک عەبدولستار وەرگرت کە وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکان بووە بە پێی ئەم داتایە تایەکی سەی 2017ەیە ئەو بیرانەی کە لە هەرێمی کوردستاندا لێ دراون نزیکەی 45,000 بیر لێ دراوە زۆر بەداخەوە لەو ڕێژەیە 22,028 بیریان بە مۆڵەت لێ دراوە 22,560 بیریان بەبێ مۆڵەت لێ دراوەتە بە نایاسایی و بە شێوازێکی زیادەڕۆیی لێ دراوە و هەڵکەندنی بیر کاریگەری زۆری کەوتە سەر ئاوی ژێرزەوی لە هەرێمی کوردستاندا بۆیە دەبێت ئێمە چۆن ئەو وڵاتانە باسم کرد قدری ئاویان لا گرنگە ئێمەش قدری ئاو بزانین. بەڵێ زۆر بە کورتی کاتمان کەماوە دوو پرسیار من بە کورتی سەبارەت بەوەی کە ساڵی ڕابردووش ئاوی زەی بچووک گیراوە حکوومەت هیچ جێگرەوەی کێ بوو بۆەوەی کەم ساڵ گرفتی ئاو دروست نەوێ بۆنم لە سنووری پشدەر و ناوچەکانی تر دومیشان ئەو یاسای پاراستنی ئەوەگەر بکەوێتە بواری جێبەجێکردنەوە چه خزمەتێک بە هەرێم دەکا بە کورتی بێ سوپاس دەکەم ئەوەی کە لە پەرلەمانێەوە خەریکن و قسەتان لەسەر کردووە. بەڵێ یاسای پاراستنی و بەڕێوەبردننی ئاو ئێمە لە 2014 خوێنەوەی یەکەمی بۆ کراوە ئامادە کراوە ڕای زانکۆکان وەرگیراوە ڕای خەڵکانی پسپۆڕ و تایبەتمەند وەرگیراوە لە بواری ئاو و بەنداوەکانە ئەمە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان نووساوێکی بۆ پەرلەمان و لیژانەکانی پەرلەمان نردووە کە هەر پرۆژە یاسا و بڕیارێک ئیلتیزامی دارایی دروستکە ئەبێ ڕای حکوومەتی بۆ وەربگیرێت بۆیە ئەمە ئێمە لەو کاتەوەی کام پەرلەمانی کوردستانە کاراکرایەوە بۆ شێوازەی کە بینیمان لەو ڕۆژەوە ئێمە نووسراوێکمان وەکو لیژنەی یاسایی لیژنەی کشتتوکاڵ پێکەوە نووسراوێکمان ئاراستەی حکوومەت کردووە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرۆژەی پاراستن و بەڕێوەبردننی ئاوە زۆر گرنگە داواکەین ڕەزامەندی بفەرمونون بۆ ئەوەی بیکەین بە یاسا و کاری پێ بکرێت چونکە ئامانجی سەرەکی لە یاساکەدا پاراستنی ئاسایشی ئاوە و خواستی ئاو لەگەڵ خستنە ڕووی ئاوە و هەروەها پێداویستی چەندی ساڵی داهاتووی خەڵکی کوردستان بۆ ئاو بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا بە دێڕێک بە وشەیەک وەڵامی پەرلەمان و لیژنەی کشتتوکاڵ و لیژنەی یاسایی پەرلەمانی نەداوەتەوە ئەوەی جەنابەت باسی دەکەی بابەتی دووهەمیان حکوومەتی هەرێمی کوردستان ساڵی ڕابردوو حاڵەتە ڕوویدا ئەگەر ئێران زیەکەی بەرنەدایەتەوە ئاوەکەی بەرنەدایەتەوە لە ڕاستیدا ئاوی زەی بچووک کێشەکە قوڵترە بووە بەڵام ئەوەی کرد بۆ شێوازە ڕەنگە عیلاجی کاتی و عیلاجێکی سەحی ئەوە هەبێ ڕووکەشانە بەڵام عیلاجی ڕیشەیی ئەوەیە بەنداوی دەڵگە دروست بکرێ حکوومەتی هەرێمی کوردستان مەبلەغێ پارەی بۆ دابین کا بۆ ئەوەی ئاوی خواردنەوە بۆ قەڵات زێر ڕانیە حوسی بتوێن بە کاملی دابین کات و کێشەی ئاو لەو ناوچەیە فەرهەڵداتەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەرز عەبدوڕەحمان عەلی ئەندامی لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری لە پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ کارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ. سوپاس بۆ ئێوە.